ڕۆشنایی نازدارێک بیناکردن لەسەر شۆڕشی ژینە ئەمینی کە شۆڕشی ژینە لە سەپتەمبەری 2022دا سەری هەڵدا بە دەرفەتێکی زێڕی نەمزانی خەباتی پێکهاتەی کوردستان بە درێژی مێژووی نوێ بە کورتی لە چەند وتارێکدا بخەمەژێر برسەوە هەڵی پسەنجێنم و لێرەوە پێشنیاری ڕێباز و استراتیژی نوێ بکەم. لە 8 وتاردا هەرچەند دەڕووی دەمم لە ڕۆژهەڵات بوو، بەڵام بابەتەکە بۆ خەباتی هەموو پێکهاتەی کوردستان نووسرا بوو. شۆڕشی ژینا شکست بوو بۆ هەموو حیزبێکی تەقلیدی و عەقڵی نوێ و دەرکی خەباتی هاوچەرخی لێکردینەوە. دواتر پەرەم بە وتارەکاندا و لە شێوەی نامیلکەیەکدا بە چاپم گەیاند کە هەمووان دەتوانن لەسەر وێبسایتەکەمەوە mariwaniart.com داونلۆدی بکەن. لەم بەشەدا زۆر بە کورتی ڕاستپاردەی ئەو نامیلکەیە بە ئێوە دەناسێنم بۆ وردەکاری شیکار و شرۆڤەی دۆخی کوردستان چۆن لە 100 ساڵی ڕابردوودا گەیشتینە ئەمڕۆ پێویستە کتێبەکە بخوێننەوە. من ڕێبار فەتاحم، بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن و بە هاوڕێکانتانی بناسێنن. ڕاستپاردەی یەکەم، لەو نامیلکەیەدا خەباتی 100 ساڵەی کۆمەڵی کوردستانم بەس بە عەقڵ و پێکهاتەی خێڵەوە لە چەند چەمک و چالاکیەکدا کۆمکردنەوە چەک و توند و تیژی پەرستنی سەرکردە، خۆسەپاندن، داخراوی، پەراوێز خستن و خۆپەرستی دژ بە ڕۆشنبیران و ڕۆشنبیری، خۆگرێدان بە ڕژێمی دەرەکی سەرکوتکەر، تێنەگەیشتن لە پرسی بەشێکی گەورەی کۆمەڵ وەک ژن، منداڵ و خێزان، فرامۆشکردنی پێکهاتەی هەمڕەنگی ئەتنیکی، ئاینی و کۆمەڵایەتی، جەندەر و کولتوری، بە درێژی مێژوو تەنیا ڕەعیەت و ورید لە نێو حیزبی سیاسی کورداجەی بۆتەوە. لێرەشەوە سەرکوتکردنی ڕۆشنبیر و ڕۆشنبیری سەری هەڵداوە. ئەم جۆرە لە عەقڵ و چالاکی هەم کوردستانی داڕمان و نەیهێش خەباتی مەدەنی سەرهەڵبدات، هەم هاوکاری ڕژێمی نێوەند بوو لە دامەزراندنی سیستمێکی داخراوی سەرکوتکەردا. پیشانم داوە کە توند و تیژی و مەرگ ئاوێتەی کۆمەڵی کوردستانە، نەک تەنیا لە چالاکی سیاسیدا بەڵکو لە هەموو ڕەوتێکی ژیاندا چۆتە ژێر پێستی هەموو توێژێکی کۆمەڵایەتیەوە. ئێستا پێویستە پێکهاتەی کوردستان مۆدیلێکی دیکەی خەبات دابڕێژێ، بینا لەسەر ئەزموونی ڕابردوو بکرێ، بەڵام دووبارە نەکرێتەوە. ڕاستپاردەی دووەم، دیوێکی ڕاستەقینەی شۆڕشی ژینا شکستی عەقڵ و چالاکی حیزبی سیاسی تەقلیدی بوو. حیزبی سیاسی بەوانەشەوە کە چە بوو کۆمۆنیستن، چیدی نین، تەنیا درێژکراوەی خێڵ نەبن. هەندێکیان توانیوانە سنووری خێڵ بە ئایدۆلۆجی توند و تویژی و بەرگینەتەوە پەرستی بکەنەوە، هەندێکیشان شکستیان خواردەوە بە بچووشی ماونەتەوە. ئەم حیزبانە نەعەقڵیان دەوڵەمەند کردوین نەژیان بە پێچەوانەوە دوژمنی شارستانیەت و جوانین. ڕۆژهەڵات ڕەنگە لە داهاتوودا سیستمێکی حکومڕانی وەک هەرێمی کوردستانی عێراقدا بمەزرێنێ، بە پێویستم زانی تاوتۆی ئەم سیستمە بکەم. لە هەرێمی کوردستانی عێراق هەندێک بنەمای کۆمەڵی مەدەنیان دزیوە بۆ چاوبەست، بەڵام هەرگیز نەیانتوانیوە بە ڕۆحی خۆیانەوە وەک ئەوروپا بەرجەستەیان بکەن. پەرلەمانی هەرێمی کوردستان ڕەنگە باشترین نمونە بێ. ئەندام پەرلەمان وەک ڕەعیەت هەمیشە لە ستایشی سەرۆکێکدان کە هیچ پۆستێکی فەرمی لە ئیدارەی هەرێم یان لە دەوڵەتی عێراقدا نییە. سەرۆکی پەرلەمانێکێتیە کەچی بە سەرۆکی پارتی دەڵێ سەرۆک. نمونەیەکی ساناتر سەرکردایەتی حیزبە، بەشداری هیچ دەستگایەکی فەرمی ناکەن و لەسەرەوە قەرەقۆزی ئیدارەی هەرێم بە دەسەڵاتی دادوەری و ڕۆشنبیرانەوە هەڵدەپەڕێنن. لە 1992ەوە هەڵبژاردنی گشت دەکرێت تا ئەمڕۆ هیچی نەگۆڕیوە. بگرە دەسەڵات زۆرتر بەرەو داڕمان و کاولی ڕۆیشتووە. تێگەیشتن لەمە زۆر ئاسانە. حیزب خێڵێکی هاوچەرخە و بە نزمی دەزانێ سەرکردەی بەشداری کاری دەوڵەت ببێ و موچەی هەبێ. خێڵ دەکوژێ، تاڵان دەکات، سەرانە دەسەنێ،
کار ناکات و لە ئۆفیس دەوام ناکات خۆیان دەڵێن ئەمان لە ئیدارەی دەوڵەت پیرۆزترن زیاد لە 30 ساڵە حکومڕانن هەتا ئەمڕۆ نازانین بودجەی هەرێم چەندە بودجەی حیزب چەندە و بودجەی سەرۆک چەندە هەنگاوی بوێرانە پێویستە بۆ گۆڕانکاری ئەرێنی لەم ئیدارە سەرکوتکەرەدا هەر کەس و لایەنێک کە ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵ نەبژێرابێ نابێت دەسەڵاتی فەرمی لە حکوومەت و پەرلەماندا هەبێ دیارە بەبەستمە و پەرلەمانی ئەمڕۆ نییە دەبێ هەموو دەسەڵاتێک لە پەرلەمانەوە هەڵببژێرێ لە پێناو ڕێگرتن لە دیکتاتۆر پۆستی سەرۆکی هەرێم سەرۆکوەزیران و ژێدەری پەرلەمان لە 4 ساڵ زیاتر بۆ کەسێک نەبن سەرۆکی پەرلەمان دەگۆڕێ بە ژێدەر واتە لە کۆبوونەوەدا بێلایەن دەمێنێتەوە لە دەنگداندا بێدەنگ هەر کەسێک لەم پۆستانە کشایەوە دەگڕێتەوە سەرکاری خۆی بەبێ ئەوەی خانە نشینی بۆ ببڕێتەوە ڕاستپاردەی سێم لەگەڵ ئەو هەموو دەرفەتە مێژوێدا حیزبی تەقلیدی کورد هەموو شکستیان خوارد نەیانتوانی ئەقڵ و کردداری نوێ پێشکەش بکەن من پێشنیاری دامەزراندنی جۆرێکی دیکەم لە ڕێکخراو کرد قورسایی لە سایبەر سپەیسدا بێ ڕەوەند و پێکاتی کوردستان پێکەوە ببەستێ ئەم جۆرە لە ڕێخستن بەسەر زۆربەی ئاستەنی ئاسایش دابڕان و دووریدا زاڵ دەبێ و دەرک لەسەر بەشداری زۆرترین خەڵک دەکاتەوە هەر هیچ نەبێ دەتوانێت کوردستان لە ئەقڵ لە ڕێخستن و خەباتدا یەک بخات لە ڕۆژگاری ئەمڕۆدا میدیای نوێ تۆڕی کۆمەڵایەتی و تا دوایی باشترین سەکۆی خۆڕێخستنە ئەم شێوازە پێویستێژی هەنووکەیە بۆ ڕۆژهەڵات ڕاستپاردەی چوارم پێشنیارم بۆ کۆمەڵ و ڕەوەندی ڕۆژهەڵات کرد ڕەشنووسی پرۆگرامی ئێرانی داهاتوو دابڕێژن و پێگەی خۆیانی تێدا قایم بکەن ئەم پرۆگرامە چەند ڕۆڵێک دەبینێ یەکەم دەبێتە سەکۆی یەخستنی بۆ چوونی کەس و گروپ و گربوونەوەی جیاوازی ڕۆژهەڵات هەر هیچ نەبێ بەشدار دەبن لە دیبەیتێکدا بە خۆیانیان دەناسێنێ لەوە ڕادەمێنن چی دەخوازن و دەیانەوێت لە چ ئێرانێکدا بژین دووەم پێشنیار دەبێ بۆ هەموو پێکاتێکی ئێران و بەرچاویان ڕۆشن دەکاتەوە بە مافی ڕۆژهەڵاتیان دەناسێنێ سێهەم دەبێ بە سەکۆی دیبەیت و نزیکردنەوەی دیدی ئەو پێکاتانەی بەرژەوەندیان لە ئێراندایە چوارەم دەکرێ وەربگێڕێتە سەر زمانی ئەوروپی و لەگەڵ ڕێکخراو پەرلەمان و دەسەڵاتی وڵاتانی خۆراوادا گفتوگۆ بکرێ بە مەژدیدێکی نوێیان پێدەبەخشێ و باشتر لە ڕۆڵ و پێگەی ڕۆژهەڵات تێدەگەن لە ئێراندا ڕاستپاردەی پێنجەم بەشداری ڕۆژهەڵات لە سەکۆی نێودەوڵەتیدا گەلێ گرنگە نادروست نییە گەر بڵێم هیچ هێزێک لە ئێرانی داهاتوودا بەشدار نابێ گەردژی بەرژەوەندی خۆراوا بێ بەشێکی زۆری چارەسەری ئێران و ڕۆژهەڵات لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدایە نەگێران ئەمەش بێ ئەڵەنگاری نییە لەلایەک پێویستە ڕۆژهەڵات زمانی ئەمڕۆی سیاسەت و دیبەیت فێر ببێ لەلایەکی دیکەوە پێشنیاری بۆ ئێران سەرکێشی نەبێ لە سیستمی ئەمڕۆی جیهان هەنووکە دیمان وەزارەتی دەرەوەی ئەمریکا مجاهیدینی خەڵکی لە داهاتوو ئێراندا سڕێوە هیوای بڕین ڕۆژهەڵات نابێ بچێتە یانەی ئەمانەوە هەرگیز ناڵێم وەک پارتی وێچێتی مامەڵەی خۆراوا بکات ڕۆژهەڵات دەبێ بە پرۆگرامی نووسراوی ڕۆشن و هاوچەرخ نەک تەنیا بەپەی بەشداری گفتوگۆ لەگەڵ خۆراوادا بکات کورد هەمیشە شەرمن بووە لە دەبڕینی داوای خۆیدا ئەمە دەبێ بگۆڕێ دەبێ هەرگیز سڵ نەکاتەوە لە داڕشتنی مافی خۆی و هەموو ئێرانێک دەبێ پرۆگرامی ڕۆژهەڵات ئارامی و سەقامگیری نێوخۆ ناوچەکە و کۆمەڵگەی نێودەوڵەتی لە چاو بگرێ کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەکتەرێکی کارایە لە داڕشتنەوەی ئێراندا پێکاتەی ڕۆژهەڵات دەبێ ئەمە بە هەند وەربگرێ و هەر لە ئێستاوە بەردەوام لە پەیوەندیدا بێ ڕاستپاردەی شەشەم بە بڕشکردنی شێواز و ڕەهەندی خەبات بنەمای سەرکەوتنە چالاکی و ئەقڵی حیزب نابێت تەنیا لەسەر سیاسەت کڕبێ هەروەک نابێ هەموو ڕەهەندێکی ژیان بە سیاسەت بکرێ و هەموو کۆمەڵ لە ڕێکخراوی حیزبیەوە بەئاڵێنرێ وەک لاوان ژنان قوتابیان و تا دوایی حیزب پێویستە دەوروبەرێک بە ئافرێنیە ژیان ببژێنێتەوە و کۆمەڵ چالاک بکات بەبێ ئەوەی خۆی بەشداری ڕاستەوخۆ بێ بەڵکو دەتوانێت ببێتە نمونەیەکی باڵای بەهای کۆمەڵایەتی هاوچەرخ تەبایی و ئارامی کۆمەڵایەتی بەرجەستە بکات دەبێ ئەزمموی باشوور گۆڕ بکرێ
ئەمان سیاسەتیان لە مۆڕاڵدا ماڵی و ژیانیان ئەتک کرد. سیاسەت و مۆڕاڵ دەبێت دوو دیوی هەمان دراو بن، بە کورتی دەبێ حیزبی سیاسی مانا بدات بە ژیان و ڕێی پێکەوە ژیان و تەبایی کۆمەڵایەتی ئاوەڵا بکات. ڕاستپاردەی حوتەم پێویستە ڕۆژهەڵات پشت ببەستێ بە توانا و دەرامەتی لە بن نەهاتووی خۆی ئێران و ڕەوەندیان لە تاراوگە هێز لە درێژبوونەوە و ئەزمموی پێکاتەی بەشەکانی دیکەی کوردستان وەربگرێ. پێکاتەی ڕۆژهەڵات بەختەوەرە لەوەدا کە ئێران وڵاتێکی هەمە کلتور، هەمە ئەتنیک، هەمە ئاینە و هەمە زمانە. ئەم هێز و هەمە ڕەنگیە لە بەرژەوەندی پێکاتەی ڕۆژهەڵاتە. هەمووان پێکەوە دەکرێ لە داڕشتنی داهاتووی ئێراندا کاریگەر، هاوبەرژەوەندی و هاوخەبات بن. هێز لە تەبایی کۆمەڵایەتی و یەکتر قبولکردندایە، نەک تەنیا لە کوردبووندا. دەبێت ڕۆژهەڵات بەرژەوەندی هەموو لایەنێکی ئێران، ناوچەکە و کۆمەڵگەی نێودەوڵەتی لە بەرچاو بگرێ. بە کوردکردنی پرسی ڕۆژهەڵات پچووکردنەوەیەتی و دەم و دەست ئەوە دەگەیەنێ کە کورد دەیەوێ پێکاتەی دیکە فەرامۆش بکات و خۆی داببڕێ. کورد تەنانەت لە ناو خاکی کوردستانیش تەنیان نییە، ئاوێتەی چەندین گروپی هەمە ڕەنگە گەرمامەڵی دروست بکرێن. ئەم گروپانە پەنان نەیارنین. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێی من بوون، هەتا بەشێکی دیکە ئارام و کامەران بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبافەتە.